مەرحەباتان لێبێت ئەوەی کە بینین لە ناو بازارە لە خێزان پێکات و خێزانەکان لە دەرەوەن ئێمە لەم بەرنامەیە پرسین ئەبێ خێزان چۆن بێت ئەبێ خێزان چۆن مامەڵە لەگەڵ یەکتریا بکات ئایا خوشک و براکان چۆن ڕێز لە یەکتریەگرن یاخود براکان چۆن ڕێز لە یەکتریەگرن زۆر جار ئەبیستین کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڵام ئەگەر ئەم کاسەیە پڕ نەبوو کەواتە جەنگ لە ماڵەکەیە بەرپا بێت دایک و باوک چۆن ڕێز بۆ یەکتریە گەڕێنەوە لە ناو مناڵەکانیانە کە دایک پەکەوتە ئەبێت مناڵەکەی چۆن ئەتوانێت ڕێز لە دایشی بکرێت بامان شێوە کە باوکیش کە پەکەوتە ئەبێت و کە پیر ئەبێت یاخود نەخۆشەکەێت پێویستی بە مناڵەکەی بێت چۆن مناڵەکەی خۆشەویستیە بەخشێتە باوکی و خزمەتی ئەکات ئەگەر تۆ ڕۆژە ڕۆژان تۆپێکی بچکۆلت بەدەستەوە بوو وا بیرکەرەوە بە ناشرین فرێتدا بۆ دیوارێک ئەوە هەر بە ناشرین بۆ دێتەوە خێزانە بێ عەدالەت و خۆشی و کامەرانی هەبێ وەڵا ئەبێ خۆشەویستی لە ناو هەر هەمیان هەبێ خۆشەویستی و ڕێزش ئەبێ بێگومان بێت زۆر تەبابن ژنەکەش ئەتوانێت هەڵسانەوەی پیاو بێت بۆ زۆر شتەی خێزان زۆر جار کاسەی پڕ ئاشتی ماڵم ئەبێ خێزان ئەبێ یەکێتیان تیا بێ خۆشەویستیان تیا بێ ئەگەر ئەو ژن و پیاوە یەکسان بن لە هەموو شتێکە ئەو ئاشتێک بێتە ماڵەوە خێزان ئەبێ لێکتێگەیشتنیان هەبێ جاچ لەگەڵ مناڵەکانت یاچ لەگەڵ خێزانت ڕێزگرتن شتێکی ئەساسە وای بێ ڕێزی یەکتی بگرن ناو یەکایە و نهێنی لە یەکتری نەشارنەوە خێزان ئەبێ بەرژەوەندی خۆتیتیانە بێ شخصی خێزان هەمووی بەگشتیە بێ ڕێز یەکتری بگرێت و لە چوارچێوەی یاسایەکدا بژی کە کەسێک گەورەی بێت خێزان بەشێکە لە کۆکەرەوەی ماڵ خێزانە بێ ڕازگۆ بێ ئەبێ خێزان بە شێوەیەکی جوان پەروەردەکرێن هەمیشە باوەک دەوری مەسئولیت بینێ بە هاوکاری هەموو ئەندامانی خێزان ئاراسەی خێزانەکەی بکا بەرە و پەروەردەیەکی تەندروست تاکو لە داهاتوانەوەی شوێنی و خزمەتکار بۆ گەل و نیشتمانەکەی ئامادە بکە. وەڵا ئەبێ خۆشەویستی لە ناو هەر هەمیان هەبێ لە ناو عایلەکە وەکو دینیشی تیا بوو تی خۆشەویستیشی تایە ئەبێ بێگومان بێت زۆر تەبابن ئەبێ هاوشێوەی یەکتری بن ئەبێ لە کچوونەکان زۆر نزیک بێ ئەگەر جیاوازێکی کەمیژە بێ ئەبێ ڕێی ئەو جیاوازیە زۆر بە ئاشکا و بڕنی دابێت و ئەو ڕانە وەرجێ لە یەکتری کاسەی پڕ ئەڵێ ئاشتی ماڵە یعنی ئەگەر من شت بەرمەوە لە ماڵەوە خێزانەکەشم بۆم لێنێ بڵێ گۆشت داوای هاچێکی گر من کە بردمەوە ئیتر ئاژاوە نابێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەگە ئەم کاسەیە پڕ نەبوو ئەوە شەڕە نەوەڵا شەرت نییە ئەگەر ژن و پیاوەکە بەیەک و گونجاو بن ئەگەر قەناعەتانە بێ بۆ بەشەکە خوایەتی پێویست ناکا شەڕ بکرێت لەسەر ئەو شتانە ئەسڵەوە هەر هیچ نییە ئەروەڵا بۆ شەڕە وەڵا شەڕە بێتر لەبەرەوە شتەکە تەواو نییە لە ماڵا و عەدالەتی تیانەیتر لەبەرەوەیە خێزانە بێ عەدالەت و خۆشی و کامەرانی هەبێ ئەم کاسەیە پڕ نەبوو کاسەی پڕ نەبووە لایەتت دایم وەکو ئەوەڵێ ئەو بێنە مناڵ پارەیەوێ بۆ مەکتەبەیە بۆ ئەم لایەوێ هەر ئاژاوە بێت کەمێک خێزان هەیە براکان قسە لەگەڵ یەکتریان ناکەن خوشکەکان قسە لەگەڵ براکان ناکەن ئازن لە یەکتری تۆڕەن لە یەکتری ئەبێت چۆن پەرۆ دەکرێن خێزان وەڵا بێ عاجز نەبن ئەبێ یەکێتیان لە ناوا بێ ئەبێ گەورەکە ڕێکیان بخات سڵاوتان لێبێ چۆنی قوڵانجان سەلامە دەخوا تۆمان بینی لەگەڵ مناڵەکە تیاری تەکردو لە سەی ڕاوەستای بووی پێڵاوەکانی لە پێکات کەواتە خێزان ئەبێت چۆن بێت خێزان ئەبێ لێکتێگەیشتنیان هەبێ جاچ لەگەڵ مناڵەکانت یاچ لەگەڵ خێزانت هەم لەگەڵ دەوروبەریش حتمما ئەم کێسە دانیشتووە کێشەیەکی هەیە بۆیە باوکو دایک لەو ڕۆوە ئەرکی هەرە قورسی لەسەر شانە ینی چۆن بڵێ هەموو ئەرکەکە پێگەیشتنی مناڵ لەسەر دایک و باوکە کە چۆن بتوانێت خۆی چۆنەژی حتمما مناڵەکەشی واژی وەڵای خێزانە بێ ڕازگۆ بێ ڕازگۆ بن پێکەوە ینی هیچ شتێکی شاراوە نەبێت لەنەوە خێزانە دڵسۆز بن پاک بن بە ڕازگۆیانە پەروەردەیانکەی ینی درۆ بە هیچ شێوەی درۆ نەکەی لە هیچ کاتێکە فێریانکە کە ڕازگۆ بن
ویسبینە ڕازگۆم بەرامبەر بۆی ڕازگۆ بن بەرامبەر ینی لە هیچ کاتێکیشا درۆت بەرامبەر ناکەن کە ئینسان لە تەمەنیان ڕازگۆ من چەند جار پەیوەندیان پێوە کردم ینی بە تەلەفۆن هەموو شتێکم بەڕاستی وتووە ینی قەت لە هیچ شتێک خۆم نەشار ینی ڕاستی خۆم وتووە ینی هەنی هەندێک شتەیە زۆر تایبەتن ناکرێ بیڵیت بە زۆر بە ڕازگویانە وەڵامی هەموو شتێکم ماوەتەوە لە هیچ شتێکیش ناترسم نەتم ینی بۆی دڵسۆزی لە بینی ینی ئێستا من واز دەکەم کە لەگەڵ ما بێ و لەگەڵمانە بێوار وەکو یەک وایە وڵای بێ لی پرسی بزانێت تۆ ئیشەکەی چیە ئەچی بۆ کوێ بۆ مزگەوت دەچی ئەبێ بزانی یا ڕەفیقەکانی یا شتەکانی کەی بۆکو مەراقی بێ بەسەرەوە زانێت چیەکەی ئەبێ سەرۆکەکە ڕێکیان بخات سەرۆکەکە چێ سەرۆکی ماڵەکە سەرۆکی ماڵەکە وەکو من باوکو دایکە بێکە باوکو دایک ڕێکیان بخات و ئاشایز لە ناویان نابێ و خۆشی لە ناویان نابێ ئەوە بێت ئەگەرین بێەوە گە فەقیریش بی بەخوا هەموو فەقیرێ ئاژاوە لە ناو ماڵەکەی هەیەی با پێ بڵێ بۆچی ئاژاو ناو ماڵەکە لەبەرەوە نییە و ئیشی بۆ ناکرێ و پارەی پێ نیە بێ ئاشتی بخاتە ماڵەکە و ئەو بێت ئەبێ خێزان بە شێوەیەکی جوان پەروەردە بکرێن بۆ منە لە هەموو شتی گرنگتە دایک و باوکە بێ ئەو بۆ مناڵەکان بێ زۆ بە شێوەیەکی جوان پەروەردەکرێت نابێ مناڵەکان وا فێرکەن لەسەر جارێ حاڵەتی ئەوەی کە بڵێن دایک و باوکە شەڕێ بکەن نابێت مناڵەکە ئاگاداری ئەوە بێت ئەو لە هەر هەمووی زۆر گرنگترە وەن زۆر تێکڵایی مناڵی تریش نەبێت مناڵ باشترە بۆی فێری جنێ و شتی ناشرین نەبێت ئەمەی کە ئێسای بینین کچ و باوکێکە کە با بڵین ئەم کچ و باوکەش لە خێزانێک هاتوونەتە دەرەوە و لە ناوبازار پیاساکەن باوکەکە نابینایە ڕەنگە زۆریبەی زۆریشمان بیناسین کە هونەرمەند سابی کوردستانیە حەز دەکەین ڕای نابینایەکی وەرگرین سەبارەت بە خێزان کاک سابیر ئەم کاتت باش ئەم کاتت باش بە چاوەکەمی سپاس دەکەم لە هێنارتیەوە کاروان چێوار فەرموو چاوەکەمی ئەبینین کچەکەت دەستی تۆی گرتووە باشە کەواتە ئەبێ خێزان چۆن بێت خێزان یعنی بەشێکە لە کۆکەرەوەی ماڵ لە ئیتر ینی خێزان بەشێکە لە ژیانی ئینسان تا چەندێک تۆ کە هەستەکەی کە دەستی باوک تەگری کەوات هەست بە دڵنیایی بوونەکەی خێزان لای تۆ چییە باوکو دایک لای تۆ چییە خۆشەویستە بەڕاستی خێزان پێویستە هەرێکان ینی بە نەسبەت هاوسەر ژن و مێردەوە هەرێکان ئەرک و واجباتی خۆیان هەیە بەجێناری ئەرکەکان واتە دانی مافەکانی بەرامبەر کەواتە پیاوە بێ هەسێ بە ئەرکەکانی خۆی بەرامبەر بە خێزانی و خێزانی هەسێ بەرامبەر بە ئەرکەکانی خۆی ئەو کاتە ئەتوانن دوولایەنە مافەکانی یەکتر جێبەجێ بکەن بەڵا بێەوە ینی بە شێوەی ینی پەروەردەیەکی تەندروست مامەڵەکەن لەگەڵ یەکتریا ینی هەمیشە باوەک دەوری مەسئولیت بینێ بە هاوکاری هەموو ئەندامانی خێزان ئاراسەی خێزانەکەی بکە بەرە و پەروەردەیەکی تەندروست تاکو لە داهاتوانەوەی شوێنیە و خزمەتکار بۆ گەل و نیشتمانەکەی ئامادە بکە زۆر جار چیتە ناو ماڵەکەەوە ئەحواڵی مناڵەکانە پرسیەوە توتە کوڕەکەتان چۆنەوە چۆن نیە و لەکوێ وتیانە وڵا نازانین لە دەرەوە لەکوێ وڵا نازانین کەس ئاگای لە کەس نییە یاخود زۆر جار ئەبیستیت یان ئەچیتە ماڵێکەوە سەرەکەی دوو بەرامبەر بە یەکتری دانیشتون مۆڕە لە یەکتریەکەن ئەبی ئەم مناڵانە چۆن پەروەردەکرێن ئاخۆس بینێکە مناڵانە ئەچنە دەرەوە و کۆمەڵگایەک پێکەێنن ئەبێ ئەو کۆمەڵگایە چۆن بێت دوای ناوبڕێکە گەڕێنە وڵاتان لەگەڵمانە بن دوور مەکەونەوە